geçti. Hazırız efendim. Değerli basın mensupları. Bugün جایین مدیای ایرو سروکی ڕێبەریا کوردستانە عێراقی ما پێشوازی ژە سەرۆک مەسرور بارزانی و شاندا پێڕێگەر بەوەیەکی دڵخۆشن ئێرۆ لەگەل بەڕێز مەسرور بارزانی و شانداوی بێ سەر و کۆماژی بجوە پێشوازیمان بکە و پشتی کو نها بویا سر وزیر هەرێما کوردستانی ئەو یەکەمین سەردانە کو سەردانە تورکیە دکە و ئەم گەلێکی دڵخۆشن بەبێ واتەیە پێشتر لە ساڵانی پێش و لە قۆناغەکانی زووتر و ئێستاش و لە مەودواش یەکێتی و یەکپارچەیی عێراق لەم چوارچێوەیەدا لەگەڵ حکوومەتی هەرێم لە هەموو قۆناغێکدا دەمانەوەیە پەیوەندیەکانمان بەرەو پێش ببین. ئەمڕۆ ئەم بابەتانەمان تاوتوێ کرد و هەڵوەستەمان لەسەر کرد. بەر لە هەموو شتێک ئەو قۆناغ و دیدارانی لە نێوان هەولێر و بەغدا هەیە خۆشحاڵی خۆمان نیشان دەبەوەی کە دڵخۆشانە سەیری ئەم پێشاتانە دەکەین. ئێستا عێراق کە بە قۆناغێکی وەها هەستیاردا دەڕوە پێکەوە بوون و یەکێتی و سەقامگیری گرنگە. ئەمڕۆ لەگەڵ بەڕێز بارزانی لە دیدارەکەماندا پەیوەندی دوولایەنە هەم عێراق هەم تورکیا و بە تایبەتیش هەرێم لە چەند بابەتێکی گرنگمان تاوتوێ کرد. ئەم دیدارە ئاست باڵایانەیە کە لەگەڵ عێراق بەگشتی ئەنجاممان داون بە تایبەتی لە دیدی وڵاتەکەماندا جەختمان کردوتەوە کە عێراق لە بابەتی تیرۆردا دەبێ هەستیار بێت کە ئەمەمان دووپات کردوتەوە ڕێکخراوی تیرۆریستی پەکەکە هەم عێراق هەم هەرێم دەخاتە ژێر هەڕەشە و کێشە. ئەو زیانەی بە عێراق و بە براکانمانیان داوە لەوێ دیارە. ئەمە بەیەکەوە هەموو ئەمانەمان تاوتوێ کرد. ئەمڕۆ لەبارەی ئۆپەراسیۆنی کانی ئاشتی چەند زانیاریەکمان بە بەڕێز مەسرور بارزانیدا بە تایبەتی جەختمان لەسەرەوە کردەوە کە ئێمە ئەم ئۆپەراسیۆنەمان دژی کورد نییە تەنیا بۆ تیرۆریستانی یەپەگە و پەکەکەیە. جارێکی دیکە لێرە من دەمەوێت جەختی لەسەر بکەمەوە. لە سووریا لە عێراق و هەر وەکو کە لە تورکیاشدا هەیە دوژمنی سەرەکی کورد یەپەگە پەکەکەیە. ئەمڕۆ دەبینین کە ژمارێکی زۆر لەو کوردانەی کە لە زمنی پەنابەرانی سووریا لای ئێمە هەن کوردن دەبینین کە بەشێکی زۆریان ناچار بە کۆچ کراون لەلایەن یەپەگە پەکەکەوە. جا ئێمە خاوەن ماڵیمان بەرامبەر بەوان خانەخوێیمان بەرامبەر بەو کووردە بەڕێزانە کرد. بۆیە من پشتیوانی خۆم دووبارە دەکەمەوە لێرە ئەم بابەتەمان لەگەڵ بەڕێزیان تاوتوێ کردووە. ئەمڕۆ تەنیا پەکەکە نییە بەڵکو لە عێراق لە سنوورەکانی عێراق بەرەنگار بوونەوەی داعشیش بۆ هەمومان گرنگە. هەروەها ڕوبەڕووبوونەوەی جەماعەتی گولانیەکان ئەمەش گرنگە کە تاوتوێی ئەمانەشمان کرد و زانیاری پێویستماندا خۆی لە خۆیدا لەگەڵ ئیدارەی بەغدا و هەولێریش کە هەردوولا دەزانن تەنیا بۆ ئێمە ئەمە گرنگ نییە بەڵکو بۆ عێراقیش کە هەڕەشەیەکی گەورەیە گرنگە. ئەمڕۆ باسی پەیوەندی ئابوووریەکانیشمان کرد. سەرۆکۆمار و سەرۆکۆماری عێراقیش بەڕێز دکتۆر بەرهەم
ئێمە 20 میلیارد دلارمان وەکو ئامانج دانا کە بۆەوەی کاری لەسەر بکەین کە بازرگانی نێوانمان بێ جەخت لەسەرەوەی دەکەینەوە کە ئاستەنگەکانی نێوانمان لە بازرگانی هەڵبگرین لەمە دوا هەنگاوی جددی بۆ دەنێین و کاری بۆ دەکەین بە تایبەتی گوشاری وڵاتانی دی هەروەها قەدەغا لەسەر ئەو بابەتە لای ئێمە زۆر گرنگە کاری لەسەر بکەین و نەیهێنین کار و ڕایکاریەکانی گومرگ ئاسانکاری لەم بابەتانەدا هەنگاونراوە و کاری لەسەر دەکرێت ئێمە گرنگی بە گەشە پێدان و ئەعمارکردنەوەی عێراقیش دەدەین هەروەکو پێشتر ئەمە تەعاهودی 5 میلیارد دلارمان داوە و ئەمە لە ڕێی پرۆژەکانەوە کاریان لەسەر دەکرێت ve de tabii yapacağımız ticarette kullanılacak. ئەمە لە بازرگانی بەکار دەهێنرێت هەروەها ئێمە قەرزی دیکەشمان هەیە کە بە تایبەتی لە چەند پرۆژەیەکی دیکە بۆ نمونە پرۆژەی پردەکەی مووسڵ هەروەها ئەو ڕێگا و پرۆژانەی نێوان مووسڵ و هەولێر کە گرنگی پێدەدرێت لەم چوارچەوێدا کۆمپانیەکانمان پێشتر تەنیا لە عێراق نا بەڵکو بە شێوەیەکی گشتی لە ناوچەکە لە هەرێمی باکووری عێراقیش کاریان زۆر بووە دەبینین لە بژاردننی پارە چەند جارێک کێشە و گیر و گرفت بووە ئەمە پێشتر کۆبوونەوە کراوە و باسی لێوە کراوە ئێستا کە سەرباری ئەوەی دۆخی ئابووری بە تەواوی جێگیر نەبووە بەڵام بۆ ئەو پشتیوانیانەی کە بە ئێمەیان داوە سوپاسیان دەکەم و ئێمە هەوڵ و کۆشی خۆمان چڕ دەکەینەوە لەم بارەوە ئەمڕۆ بەڕێز مەسرور بارزانی بەڕێز سەرۆک کۆمار لە کۆبوونەوە بەڕێز سەرۆک وەزیران لە کۆبوونەوەکەماندا تاوتوی زۆر بابەتمان کردو لەمە و دوای لە پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق و لەگەڵ ئیدارەی هەرێم دەرفەتی زیاتریشمان دەبێت بۆ پەیوەندەکان من دووبارە دەڵێم بەخێر بێن. Thank you very much, Mr. Minister. I'm very pleased and happy to be here in Turkey on my first official visit abroad. I thank you very much for your warm hospitality and for the good talks that we had over lunch. Teşekkürler öncelikle. Bu Türkiye'ye ilk ziyaretim, resmi ziyaretim. Dolayısıyla bunun için de bize ev sahipliği ettiğiniz için de teşekkür ediyorum. Gerçekten de güzel konuşmalar gerçekleştirdik. Bunun için de ayrıca teşekkür ederim. پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ تورکیا پەیوەندی زۆر گرنگن مێژووی و استراتیژی İlişkilerimiz hem tarihsel hem stratejik açıdan çok önemli. لە ماوەی کۆبوونەوەکەماندا لەگەڵ وەزیر ئێمە قسەمان لەسەر نیگرانی هاوبەشەکانمان کرد باسمان لە پەرسەندەکانی ئەو دوای ناوچەکە کرد Sırasında bölgedeki en son gelişmeler üzerinde de fikir teatisinde bulunduk. و ئێمە هاوڕابووین لەسەر ئەوەی کە ئاشتی و سەقامگیری باشترینە و وەروەها لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکەشە و لە بەرژەوەندی وڵاتەکەشدایە. Herkes ve her halk için önemli olduğunu konuştuk. سەبارەت بە پەیوەندی دووقۆڵیەکانیشمان ئێمە جەخمان لەسەرەوە کردەوە کە ئەمە پێویستە پەیوەندیەکانمان بەرەو پێشەوە ببین و وەروەها ئاستی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا بەرەو پێشەوە بین. Hem genel olarak işbirliğimizi hem de Kürt bölgesiyle Türkiye arasındaki ilişkileri geliştirmemiz gerektiğini teatit ettik. من بۆم ڕوونکردنەوە کە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گفتوگۆی جدیمان هەبووە لەگەڵ بەخدا بۆی بتوانین بکەین با ڕێکەوتنێک کە لە کۆتاییدا ئێمە بڕوامان وایە کە لە بەرژەوەندی هەموو ناوچەکە دەبێت و هەروەها لە هەرێمی کوردستانیش دەبێتە دەواازەیەک بۆ زیادکردنی ئاسی بازرگانی بۆ تاوی عراق. Burada bir anlaşma gerçekleştireceğimize dair büyük umutlarımız var ve Bağdat'la Kürt bölgesi arasında gerçekleştirilecek anlaşmanın bütün bölgenin çıkarına olacağını düşünüyoruz. ئێمە تێدەگەین لەوەی کە ئاسایش نیگەرانی هەموو لایەنەکانە و ئێمە بەردەوام دەبین لە هاوهەنگیەکانمان لە دژی تیرۆریست و وەروەها بەداخەوە ئەو دۆخی کە ئێستا هەیە لە ناوچەکە ئێمە دەبێت لە نزیکەوە هاوهەنگی لەسەر بکەین و هەروە بەیەکەوە کار بکەین بۆ بتوانین چارەسەرێکی بۆ بدۆزینەوە. Herkes için önemli bir kaygı olduğunun farkındayız ve bütün terörist yapılara karşı bölgede bir mücadele sürüyor ve bu bölgede bu mücadelenin birlikte yürütülmesinin özellikle önemli olduğunu düşünüyoruz. سەبارەت بە سووریا ئێمە قسەمان لەسەر نیگەرانی هاوبەشەکانمان کردووە و لەبارەی دۆخی سووریا قسەمان کردووە.
من زۆر دڵخۆشم و خۆشحاڵم کە ئێستا لێرەم کە تورکیا هاو ئاهەنگ دەکات و هەروەها لە نزیکەوە لەگەڵ UNHCR لەبارەی گەڕانەوەی پەنابەرەکان کە دەبێت لەسەر بنچینەی خۆبەخشی بگەڕێنەوە وەروە بە سەلامەتی بگەڕێنەوە بۆ ماڵەکانی خۆیان. Ve güvenli bir biçimde ülkelerine dönmeleri konusunda Türkiye ile Birleşmiş Milletler Yüksek Komiserliği arasında gerçekleştirilen karşılıklı ilişkilerin haberini almaktan ve bu konularda konuşmaktan da mutluluk duyduk. و نابێت بە هیچ شێوازێک بە زۆر بگەڕێنرێنەوە و بگەڕێنرێنەوە بۆ هیچ ناوچەیەک. Farklı bölgelere zorla gönderilmeyeceğini duymaktan da mutluluk duyduk. لە کۆتاییدا دەبێت جارێکی دیکە سوپاسی وەزیر بکەم بۆ ئەو میوانداریە و چاومان لەوەیە کە کۆبنەوەی دیکە لێرە ئەنجام بدەین ئەمڕۆ لێرە لەگەڵ بەرپرسانی دیکەی. Bakana bizi kabul ettiği için teşekkürlerimizi iletiyor ve bugün gerçekleştireceğimiz diğer görüşmeleri de dört gözle beklediğimizi belirtmek istiyoruz. زۆر سپاس بەڕێز وەزیر. Emine Kaplan, TRT Kürdi muhabiriyim. Emine Kaplan لە TRT کوردیەوە پرسیار من بۆ بەڕێز بارزانیە سەرەتا بەخێر بێ بۆ نیشتیمانەکەمە بوونی پەکەکە لە سنجار ئەمە پرسیارەکەمە هەروەکو دەزانین پەکەکە دەیەوێت سنجار بکاتە دووەم قەندیل بوونی پەکەکە لە سنجار هەم بۆ تورکیا و هەم بۆ هەرێم هەڕەشەیە ئێوە وەکو ئیدارەی هەرێم چی دەکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشە ئایا ئەمڕۆ لەگەڵ بەڕێز چاوشۆڵ و ئەم کێشەی باسکرا دووەم پرسیار مایک پێنس ئەو سەردانەی کە بۆ هەرێمی کرد ئەو سەردانی هەولێری کرد ئایا وێنەدانەوەی ئەم سەردانە بۆ ئەنقەرە چۆن دەبێت سوپاسان دەکەم. بەشی دوێن پرسیارەکە لەبارەی چی بوون سەبارەت بە پرسیاری یەکەمت بەداخەوە کە ئێمە کۆنتترۆلی شنگال لە دەستی ئێمە نییە ئێستا لەژێر کۆنتترۆلی هێزەکانی عراقدایە. Şincar'ı şu anda biz kontrol etmiyoruz. Irak Güvenlik Kuvvetleri'nin kontrolü altında. بەڵام ئێمە گوتومانە لە ماوەی ڕابردووی گوتومانە کە ئێمە لەگەڵ هەبوونی پەکەکە نین لە شنگال و هەروەها لە ناوچەکەی دیکە لە ناوچەکانی دیکەی هەرێمە کەشمان ئێمە هاوڕانین و هەروەها لەگەڵ هەبوونی پەکەکە نین لە شنگال. bulunmasını onaylamıyoruz ve buna karşıyız. شنگال و شوێنەکانی دیکەش سەبارەت بە سەردانەکەی بەڕێز مایک پێنس جەگری سەرۆکی ئەمریکا و ئەمە بۆ جەختکردنەوە بوو لەسەر پابەندی و هەروەها پشتیوانی ئەمریکا بۆ عراق و بۆ هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا بۆ بەرەو پێشبردننی پەیوەندی دووقۆڵیەکان کە ئێمە ئەو پەیوەندیانەمان لەگەڵ ئەمریکا لە ئێستاوە هەیە. Başkan Yardımcısının bize ziyareti de genel hatlarıyla ABD'nin Irak'a ve Kürt bölgesine desteğini tekrarlayan ve olumlu ilişkilerimizi sürdüren bir ziyaretti. وەکو خۆشت دەزانی کە ڕۆژی سوپاسگوزاری بوو ئەو لەوێ بوو بۆ سەردانی هێزەکانی خۆی بکات کە لە عراق. Irak'taki askeri kuvvetleri de ziyaret etti bu Şükran Günü vesilesiyle. Ulusal Kanal muhabiri Gürkan Demir. Sorum Sayın Çavuşoğlu'na. پرسیارەکەم بۆ بەڕێز چاوشۆڵوە ئەو ڕێکەوتنامەیەکە لە لیبیا لە پوختەکەی کە کاری لەسەر کراوە ئایا دەتوانن باسی لێوە بکەن ئایا ئەمە لەسەر ڕۆژەوی تورکیادا هەیە. زۆر سوپاس ئێمە هەموو کات جگە لە قۆبڕوس تەواوی وڵاتانی دەریای ناوەڕاست لە چوارچێوەی سنووردارکردنی کەنارا و گوتومانە کە دەتوانین دیدار ساز بکەین لەگەڵ لیبیاش دیدارێکی وەهامان هەبوو ئەمە بۆ دەوڵەمەندی دەریا و سنوورە ئاویەکان ئێمە ڕێکەوتنامەیەکمان واژۆ کرد ئەمە شتێکە سەرچاوە دەگرێت لە مافە نێودەوڵەتیەکانی تورکیا و سنووردارە پێوەی لەمە دووە بێگومان لە قۆناغەکانی داهاتوودا لەگەڵ وڵاتانی دیکەی کە کەناراویان دەکەوێتە سەر دەریای ناوەڕاست دەکرێت هەنگاوێکی وەها بنێن هەندێک لە وڵاتانە هەروەکو دیارە بە چەند هۆکارێک ئەگەر
ئێستاش نەیانەوێت کارێکی وا بکەن دەکرێت لە داهاتوودا ئێمە کاری لەسەر بکەین ئێمە چ سنوورەکانی ئیجا چ دەریای سپیناوە ڕاست دەکرێت لە چوارچێوەی مافەکان دەوڵەمەندی ئاوی بە شێوەیەکی چۆن مافی نێودەوڵەتی پێیداوە بەم شێوەیە دابەش بکرێت ئەمە هەنگاوێکە کە دووبارە ئێمە ئەوەی ئێستاکەکە لە ڕۆژەفدایە کە قوبرسی ڕۆمی قوبرسی باکوورە هەموو کاتێک بەرگری لەوە دەکەین کە بابەتەکان بە شێوەی ماف لە چوارچێوەی مافی نێودەوڵەتی چارەسەر بکرێ و ئەو دەسەڵاتە ئاویانەی کە هەیە هەمووان بەیەکەوە کاری لەسەر بکەن بە شێوەیەکی ڕێککەوتن بێگومان بۆنە هەر هەنگاوێکی واهبی پێشوازی لێوە دەکەین لەمە دووە هەروەکو گوتم سنگفراوانی خۆمان نیشانداوە بۆ هەموو وڵاتانی کەناراوی دەریای ناوەڕاست. Zuhal Demircan Anadolu Ajansı. زوحەل دەمیرجان لە ئاژانسی ئانادۆڵەوە ئەو پلانانەی کە بۆتە هۆی جێی ڕەخنەی تورکیا بەتایبەتی پلانەکانی ئەمریکا لە چوارچەوەی ناتۆ چۆن ئەو ڕەخنانە ئەگەر پوخت بکرێنەوە لێرەدا ئایا هیچ هەنگاوێک بەتایبەتی کە دوێنێ پەیوەندی تەلەفۆنیان لەگەڵ بەڕێز سکرتێر هەبوو ناتۆ کە ئەمڕۆ هاوپەیمانین دەبینین هاوپەیمانی ناتۆ بەرامبەر چەند هەڕەشەیەکە ئێمە پێشنیاز دەکەین کە لە بەرامبەر دۆخێکی وەها هەڵوێستێکی کز نەنوێنێت هەروەکو دەبینین لە کۆبوونەوەکانی داهاتوشدا ئەمانە باسییان لێوە دەکرێت پلانەکانی ناتۆ بۆ داهاتوو دەبینین بڵاو دەکرێتەوە لە وڵاتانی باکوور هەروەها باڵی ڕۆژهەڵات دواتریش باشوور ئێمە لەو چوارچێوەیەداین نیگەرانی تەواوی هاوپەیمانەکانی دەبێ خەمی ناتۆ بێ واتە هەندێک لە وڵاتەکان کە نیگەرانیان دەبێت وەکو هاوپەیمان مامەڵەیان لەگەڵدا بکات هەندێکی دیش بە شێوەیەکی دیکە ئەو کاتە ئەمە بۆ ناتۆ هەڵوێستێکی باش نابێ ئێمە لەبارەی وڵاتانی بالتیک دەبینین ئەو پلانەی ناتۆ کە ئێمە دژینین دەمەوێت ئەمە بڵێم بەڵام ئەوەی کە بۆ وڵاتانی بالتیک ویستراوە با بۆ ئێمەش بویسترێ ئێمە ئەمەمان دەوێت ئەمە بەبەسمانە و چەند بابەتێکی وەهامان لەگەڵ بەڕێز سکرتێری ناتۆش تاوتوێ کرد هەروەها بابەتی پەیوەندیدار لەگەڵ لایەنی خۆمان وەزارەتی بەرگری لە ئاستی بەرگریدا بەڕێز سەرۆک کۆماریشمان بێگومان لەم قۆناغەدا هەڵوەستا لەسەر چەند بابەتێک دەکاو ئێمە دەمانوێت چەند هەنگاوێک بنین لە ئەنجام دەکرێت بیر و بۆچوونی جیاوازە بێ بەڵام گرنگ ئەوەیە کە ڕێگەیەکی تێکڕایی ڕێگەیەکی ناوەڕاست بدۆزرێتەوە کێشەی ئەمە دەمەوێت لێرەدا بڵێم ئەگەر ئەمریکا هەنگاوێکی هەڵا بنێت ئەوە ڕاستکردنەوەکەی کێشەیە تەنیا ئێمەنا چەندین جار کە دەبینین ئاگادارکردنەوەش دراوە لە بابەتی پەکەکە سەرباری چەند ئاگادارکردنەوە ئەم هەنگاوە هەندرا ئەو کاتێک کە پێشمەرگە لە سەردەمی هێرشی داعش کە دەبینین داواکاریەکی وەها هەبوو لە بابەتی پێشمەرگە دەبینین دیسان دژایەتی هەبوو ئێمە لەو بابەتانەوە دەزانین کە کاتێک هەنگاوێکی حاڵەت دەنرێت ڕاستکردنەوە و گەڕانەوە کێشەیە ئەمە کێشەیەکی بنەڕەتیە بۆیە ئێستاش گەورەترین کێشەی ئیدارەی ئەمریکا ئەوەیە کە بەرامبەر یەپەگا دەبینین هەر پشتیوانیەک بێت هەر کێشەیەک بێت دەبینین کە لێپرسینەوە دەکات لە کاتێکدا ئەو بە چەندین بار هەڵگر چەک پشتیوانی سەربازی بۆ ناوچەکە بۆ یەپەگە ڕۆیشت لە کاتێکدا دەبینین ئەمریکا ئەم بابەتانەی بۆ خۆی بەڕەوە زانیوە لە بابەتی دیکە جا دەمەوێت بڵێم سەرباری هۆشداریەکی زۆری ئێمە لە سەردەمی ئۆباماش ئەو هەنگاوە بەردەوام بوو ئێستاش دەبینین لە دووڕیانێکی وەهاداین سوپاس دەکەم.
handshake photo in the front. زان ئەمە کۆنفرانسی هاوبەشی هەریەک لە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ مەولود چاوژۆغڵو وەزیری دەرەوەی تورکیا بوو کە ئێساش بۆ میدیاکان وەستاون بۆی کە وێنەی لەلایەن میدیاکانەوە وێنەی کۆتاییاتنی کۆبوونەوەکە و کۆنفرانسەکە بگیرێت